کاتتان باش بینەرانی خۆشەویست زۆر پێ خۆشحاڵم لەوەی کە هاتینەوە خزمەتتان ئەم جارە گەشتەکانی ئەو دیوچە ڕووی کردووەتە شاری مصباح الدیوانی ئەدەب، شاری مامۆستا حەقیقی، شاری مامۆستا سوارەی الخانیزادە، مامۆستا حەسەن زیرەک، مامۆستا قالەمەڕە، شاری بۆکان. لە پشت سەری من ئێوە بەشێک لە دەشت و دەری بۆکان و بەشێک لە شاری بۆکانە بینن کەوایە هاوڕێمان بن با پێکەوە بڕۆین بەشی یەکەمی بەرنامە گەشتەکانی ئەو دیوچە لە شاری بۆکان ببینین. ئازیزان ئێمە لە دەشتە سوتاوی بۆکانین. تایبەتمەندی ئەم دەشتە ئەوەیە کە جۆرێک پەلەوەر هەیە لە ناو هەموو ئێران ئێستاکە تەنیا لە دەشتە سوتاوی بۆکان ئەو پەلەوەرە ماوە، باڵندە و پەلەوەری چێرگ. 30 تا 40 دەنگی ئەو پەلەوەرەش ماوە. تایبەتمەندیەکی زۆری هەیە لەسەر عەرز هێلانەکەوە زۆر جوانیشە. بەداخەوە نییە کە ئێستا ئێمە بتوانین وێنەی لێ بگرین لەگەڵ ئاغای عەبدولکەریمی کارناسی بواری ژینگە پارێزی وتوێژەکەین زانیاری زۆرترمان پێدات. پێشەکی ئەگەر بکرێت لەسەر سروشتی بۆکان یان سروشتی ژینگەی بۆکان بۆ ئێمە باس بکەین. بۆکان چەند تایبەتمەندی هەیە لە بینی دوودانە ڕۆباری گەورەی ئێراندایە بە نێوی زەڕینە و سیمینە. بۆکان پێدەشتەکانی فەیزوڵڵا بەگی حەشارگەیەکی چاکی مەڕەچێوەکانن. بۆکان شاخ و چێوەکانی گەورکایەتی بۆ خۆی ڕەخساوە بۆ ژینگەیەکی تایبەت بۆ هەڵۆکان و بۆ سەمەندەری کوردستانی کە بە کوردێواری پێی دەڵم بووکی کانیا و دەوەری تەرەغە و ئاوبەندی خوراسانە و سروشتی خوراسانە ئاوبەندی بۆکان کە ئەویش بۆ خۆی ئەو دوورگانی کە لە نێو ئاوبەندەکەدایە بۆ خۆی هەزاران باڵندەی تێدا زاوزێ دەکات و چەندین گونە چەندین گونەی زۆر مهمی باڵندە لەوێدا ژیان دەکەن و بۆ خۆی ئێکۆسیستمێکی زۆر بە قووەت و دەوڵەمەندی پێداوە. بۆکان کولەن لە نظر ئێکۆسیستمە ژینگەیەکانەوە ئێکۆسیستمێکی بە قووەتی لە سەطحی پارێزگادا هەیە. ئێمە لە دەشتە سوتاوین لەسەر چرگ بۆمان باز بکە. بەڵە باڵندەی چرگ باڵندەیەکە کە ئێستا پارێزراوە لە سەطحی جەهانیدا لە سەطحی عالەمیدا پارێزراوە لە لیستی سووری IUCN-دایە. چێرگ ئێستا لە ئەگەر بەگشتی باس بکەم لە سەر یعنی جەماوەرەکەی لەسەر کۆی زەوی دەگاتە دەوروبەری 30 بۆ 40 هەزار دانە. بەڵام ئەو باڵندەیە لە ئاسیادا لە وڵاتانی ئاسیادا بە ڕێژەیەکی زۆر بەرچاو کەمە وا مەزەندە دەکردرێت کە بینی 1500 تا 2000 ئێمە لەو باڵندەیەمان لە وڵاتانی ئاسیادا هەبێت. بە نسبەتی ئەوە لە ئێراندا بەداخەوە ڕێژەیەکی بەرچاوی چێرگ لە چەند دەهەی ڕابردوودا بە هۆکارەکانی جۆراوجۆردا بەزیوە کە ئێستا ئێمە کە لەگەڵ ئێوە قسە دەکەین بەداخێکی زۆر زۆر گرانەوە تەنیا 30 بۆ 40 دانەمان لە پەلەوەرە لە ئێراندا ماوە کە ئەویش جێگای زەوزەیەکەی ئێستا بۆتە پێدەشتەکانی شارستانی بۆکان. زۆر باشە. لەکوێ هێلانە ئەکات زاوزێ ئەکات؟ باڵندەی چێرگ باڵندەیەکە کە لەسەر ئەرز هێلانە دەکات 2 بۆ 3 هێلکە دەکات. لە یەکەم مانگی بەهاردا ئەوانە خەریکی زاوزێ دەبن، لە دووەم مانگی بەهاردای مانگی گوڵاندا ئەو خەریکی هێلانە سازکردن دەبێ و لە سوەم مانگی بەهاردای جۆزەرداندا ئەوانە جوچکەکانیان بە دنیا دێن و لەگەڵ دایکەکانیان خۆیان لە نێو گەنم و مێرگەڵان و لە نێو زەویزاری جوتیارەکاندا حەشار دەدەن و هەر ئەوەش بۆتە یەکێک لە هۆگەلی کەمبوونەوەی ڕێژەی ئەو باڵندەیە لەسەر ئاستی جیهان و بە تایبەتی لەسەر ئاستی بۆکان. ئەیان کوژن یان جوچکەکانیان لە ناو مەزراوشت لە بێنەچێ وەکو ئەو ئەکشن پلانێکی کە ئێستا ئێمە لە سەطحی ئاسیادا خەریکین ئامادە دەکەین و بۆ خۆشم وەکو نوێنەری ئێران لە ئەکشن پلانەکەدا لەوێ حزورم هەیە. خاڵە بەرچاوەکانیان ئاوا باس کردووە کە یەکێک لەو شتانی کە بۆتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی ئەو باڵندەیە مکانیزاسیۆنی کشت و کاڵە، مکانیزاسیۆنی کشاوەرزی پێ دەڵێن، دەنا بەهۆی پاراستنی ئەو باڵندەیە لەلایەن
ئیداری پاراستنی ژینگە و لەلایەن ڕێکخراوە ناحکومەکانەوە و لەلایەن خودی خەڵکەوە کە ئەلان حساسیەتێک ساز بۆ پاراستنی و باڵندەی ئێمە ڕێژەی ڕاوکردنمان بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە. لە کەیەوە چێرگت نەبینیوە؟ 2 هەفتە لەمەوبەر لەگەڵ دوودانە لە برادەرەکانمان کە ئەوانش هۆگەری سروشتن کاک شۆرشە حەیدەری و کاک محەممەدی خزریانی هاتین بۆ ئێرە و لێرەژ اتفاقاً توانیمان وێنەیەکی چێرگ بگرین هەر 2 هەفتە لەمەوە پێش آخرین جارێک کە بەڕێزان لە شوێنە مێژوویەکانی بۆکان قەڵای چییە؟ قەڵای چی لە پاڵ ئاوایەی قەڵای چی هەڵکەوتووە؟ ئاوایەک لە پشت سەری ئێمەیە بە ناوی قەڵای چی. قەڵای چی مێژووەکەی وا کە ئەڵێن ئەگەڕێتەوە بۆ 1000 ساڵ پێش زاین، واتە زۆرتر لە 30,000 ساڵ پێش. بڕێک لە ئاسەوار ناسەکان ئەڵێن کە ئەم قەڵایە شاری ئیزیرتو پایتەختی ماناکانە. نزیکەی 400 خشت و ئاجۆری لعابدار ڕەنکراویان دۆزیوەتۆ تێیدا. لەگەڵ ئەوەشە مەعبەد و پەرستشگەیەکی سەلیبی خاچیان دۆزیوەتەوە و حەوشێک لەگەڵ ئەوەش لەناو حەوشەکە فەرش کراوە بە بڵێن بە بەرد و بە نەقش و نیگاری جوان و بڕێک لە دیوارەکانیش وا کاڵێن نەقاشی و شێوەکاری پێوە دیارە، هەرچەند داپۆشراونەتەوە دووبارە ئەترکاریان لەسەر نەکردوە. بەڵام ئەمەی کە ئێوە ئەیبینن دەور تا دەور هەر هەمووی ئاسەواری کۆنی قەڵای چییە کە زۆربەی شارەزایان پێیان وایە کە شاری ئیزیرتو یان بڵێن پایتەختی ماناکانە، هەرچەند ئەڵێن بەردەنووسێکیشیان تێدا دۆزیوەتەوە، ئێستاکە نازانم لەکوێیە، بە پێی خوێندنەوەی ئەو بەردەنووسەش بێت هەر ئێرە پایتەختی ماناکانە. ئەڕۆین سەردانی قەڵای چیەکەین لە پاڵ ئاوایی قەڵای چی، یان بڵێن شاری ئیزیرتو لە پاڵ شاری بۆکانەکەین فەرموو. لە بۆکان ئەڕۆنە لای کاکسێت حەسەنی حسێنی وەرزشکار، مەلەوان و هەروەها ڕزگارکەری ئەو کەسانەی کە تووشی کارەسات دەبن لە ناو بەندا و لە ناو چۆم و ئەو جۆرەشتانە. لەگەڵیانەوە توێژەکەین کارێکی زۆر باشە کە هەموو جار بەهانای ئەو کەسانەوە ئەچن کە تووشی ئەو کارەساتان نابن. کاک حەسەنیان ئەم کاتەوە باش. سڵاو لێ بێ برای بەڕێزم بەخێر یاخودا. لە چه وەرزشێکە زۆرتر چالاکی تێیە؟ لە سەرەتادا من لە وەرشی بۆکسدا من دەست بەکار بووم، دوای چوومە سەر وەرشی مەلێ، دوای فریاکەوتنی مەلەوانی، ئەلانیشکە ڕێکخراوەیەکی مەلەوانی فریاکەوتمان داناوە بە نێوی ساتیار کە لێرە بە نێوی کانونی ئیمداد نەجاتی ساتیار دەیناسن. ڕۆژی جمعە ئینشەڵڵا ئەوەنی ڕۆژی
کاری کانونی ئیمدادینەزات ساتیار لە سەدی بۆکانە لەگەڵ ئەو نازیانە میان زەحمەت دەکەشن تەشویان دێنەوە ئەم ڕۆژاتون بۆ بازدی ئەو سەد. وەرزشەکە تاکوێ گەیاندووە لە بۆکسێ؟ وەڵام من لە بۆکستا بەنانی ڕاهێنەرێک ئەلان کار دەکەم، بەڵام شاگردەکانم شکری خوددا هەتا پلەی نەتەوەیی پلەی تیمی ملی ئێران چوون، ئەلانش کە کلاسی بۆکسیان هەیە شکر حەوەشدان شاگردم هەیە و وەرشی بۆکسەکەمان شکر زۆر لەسەرەیە. ئەی مەلەوانی؟ مەلەوانی کەش نزیکی 25 ساڵەکە من کاری مەلەوانی دەکەم. مەلەوانگەیەکیشمان هەیە بە نێوی ئیستەخری مۆقبلی هونەربەژوو خوددا لە خۆش مۆقبلی هونەربەژوو کە لەوێ خەریکی فێرکردنی مەلێن بە منداڵی خەڵک. بە دڵنیایە ئەو کات مەلەوانگە نەبوو، لەکوێ فێرە بوون؟ وەڵامە لە ساڵی 82 هەتاوی خۆمان کە لێرە بڵێن لە بەنداوی بۆکان خەڵکمان فێری مەلێ دەکەرەوە خدە مەلەوانگەمان نەبوو هەتا کە دروست بوو هەر لەوێ خەڵکمان فێری مەلێ دەکرد. ئەوانەی کە تووشی کارەساتە بن ئێوە چۆن فریایانەکەون؟ ئێمە ئەو ڕێکخراوانەی ئێمە کە دامان ناوە لە ساڵی 93 هەتاویەوە لە بەنداوی بۆکان دامان ناوە بە مەودای 4 کیلومترێک ئێمە چاودێری دەکەین، هەر 200 متر و 300 مترێک ئێمە مەلەوانێک دادەنێن کە بە ئامێری بێسیمەوە لە یەکتری حاڵی دەبن. قایق مۆتۆرێکیشمان هەیە کە مەدام هاتوچۆ دەکات کەسێک کە بزانین گرفتێک یا مشکلێکی بۆ پێشهاتوو مەلەوانەکەمان خێرا دەکاتە سەری بۆ ئامێری بێسیمەش خەبەر بێمەدامەش بە قایق مۆتۆرەکە دەگەینە سەری و ئیدی ئینشاڵڵا نایەڵیم بخینکێت. تا ئێستا بووە ڕزگار بکەن کەسێک؟ هەرانە کامڕۆیەوە تەشریفتان هاتووە 3 ڕۆژەوە پێش کە دەبێتە جومعە ئێمە دانەیەکمان لە مردنی 100 ڕزگار کردووە. بەرحاڵ بۆ خۆشی مەلەشی دەزانی بەڵام تووشی کێشەی گیان بوو لاشی لاخوشی گیرا خەریب بوو دوو نەفەریش بەخۆیەوە بخینکێنە هاتن بە هانایەوە کە نیان دەزانی ڕزگاری بکەن ئیدی خێرا مەلەوانەکانی ئێمە گەشتنی و ڕزگاریان کرد. کێنەوانەی کە زۆرتر تووشی ئەو کارەساتە بن؟ بۆ خودای خنکان یا تووشی کارەسات بوون نەفەرێکی وا بە تایبەت نییە بۆ هەموو کەسێک دەبێت و کەسێک حتا مەلەش دەزانێت احتیمالی هەیە تووشی ناڕاتێکی قەلبی بێت گیانی بگیرێت، بەڵام زیاتر ئەو کەسانەیەکە لە 150 مەلە دەزانن کە باوەڕیان بە مەلەکەی خۆیان هەیە و دایانەوە بڕۆن و هاتنەوەکەیان کە مەسەخت دەبێت. گەشتیارن ئەوانەی کە ڕۆن و ئیتر سەرنج نادەن و گوێ نادەن و ئەڕۆنە ناو بەنداوەکان. سەدی بۆکان وڵا سەدی بۆکان بەنداوی بۆکان جگایکی گەشتیاری خەڵکێکی زۆر دێت جومعانە باڵای 5-6 هزار نەفەر دێن لەوێ بۆ دانیشتن و بۆ مەلەکردن قەرەباڵغیەکی زۆرە شلوغێکی زۆرە زیاتری شەروانە تووشی و گرفتە دەبن. ئەمڕۆ ڕێکەوتی 22 خەرمانانی ساڵی 98 ڕۆژی هەینی ئاخرین ڕۆژی کاری کانونی ئیمدادنەزاتی ساتیاری بۆکان لە بەنداوی بۆکانە ئەوەش تەواوی مەلەوانەکانی کە ئەم ساڵ لێرە زەحمەتیان کێشاوە بتێک دوو نەفەرمان ئەمڕۆ ناتون کاک سیامەک و کە نەخۆش کەوت کاگم هیوا زەهرایان و کاک ئەحمەدش کە ڕۆیشتونەتەوە ئاریاش و ئەو دۆستانی کە ئەم ساڵ نەهاتون دەستخۆشی لە تاوی و قورانە دەکەم ئەم ساڵ حماسەیەکیان خوڵقاند کە نانێشتۆ کەس بخنکێت ئەلبەتە 6 ساڵەکە لەو سەدەن لە ڕۆژی کاری ئێمەدا هیچ کەس نەخنکاوە دەستخۆشیتان لێ دەکەم ئینشاءالله هەمیشە سەربەرز بنیەوە شانازین بۆ کوردەواری خۆمان بژی ئێوە بژی کانونی بژی ئێوە بژی کانونی دەستخۆش من لەلایەن خۆم و لەلایەن خەڵکیشەوە زۆر سپاسان لێ یەکەم کە کارێکی ئاواکەن کە بەهانای خەڵکەوە ڕۆن کە کارێکی مرۆڤانە و مرۆڤ دۆستانەکەن هیوادارم نمونەتان زۆر بێ ئەگەر شتێک هەیە کە من نەمپرسیوە من لە خزمەتان. ڕێکخراوەی ساتیار تەنیا ڕێکخراوەیەکە لە تەواوی ئێراندا لە بەنداوێک یا لە جێگایەک خەریکی کاری چالاکی یارمەتی بە خەڵکە یان ئێمە لە هیچ شوێنێکی ئێراندا ئەو شتەمان نییە. ئەو شتەش ئێمە لە ڕێگای ئینسانیەت و لە ڕێگای خوددا و بۆ دڵی خۆمان دەکەن زۆر شتێکی جوانە کە ئێمە ئەرزش بۆ گیانی خەڵکدانی بەها بە گیانی خەڵکدانی. کاک سەید کەرەستەی کارتان چییە بۆ فریاکەوتنی خەڵک چیتان پێویستە؟ وەڵا ئێمە پارەکە ناپێرارەکە پێشەوەی کە دولار گران بێ قەولا بوو زێتیسکیە بکڕین زێ دیسکی لە چاو قایق مۆتۆری سورعەتی زۆرترە و زووترتن فریای ئەو کەسە بکەین کە تووشی گرفتێکی ناڕەحەتی یاخینکان بووە. بەداخەوە ئەم ساڵ ئێمە نەمانتوانیەوە کارە بکەین ینی وەزەتی ماڵیمان باش نەبوو ئەوە تەنیا شتێکە کە ئێمە بە هیوان بیکردن بەداخەوە ناتوانین
لەناوە مابەخی وەسایلەکانمان بە خۆمان کڕیمانە هەم لە یارمەتی خەڵکی ئێرە بازە ئیداراتێکی دەوڵەتیش یارمەتیان داین کە دەستخۆشیان لێ دەکەین. من هەر لێرەوە داوا ئەکەم لە خێرخوازان داوا ئەکەم لەوانەی کە خاوەنی دڵ و گیفانن لە هەرکوێ بە فەرق ناکە لەم دیو یا لەو دیو یارمەتی ئەو ئازیزانە بدەن کە کارێکی مرۆڤ دۆستانە و زۆر باش ئەکەن کە چن بە فریای ئەوانەیەوە کە تووشی کارە سات بوون. جا ئەگەر کارێکی وانە بێ ئەبێ خێر چی بێ ئەبێ کاری باش و چاکە چی بێ کەوایە دەستیان بگرین یارمەتیان بێن کە بتوانن درێژە بە کارەکەیان بن. کوردستان خۆشە خاکی دڵگیرە کوردستان خۆشە خاکی دڵگیرە چیمەن فێرەوان جاگەی نەچیرە کوێستانی ڕەنگین بەرە لە جوانی کوێستانی ڕەنگین بەرە لە جوانی. بەڕێزان ئێمە لە ئاوایی حەمامیانین لە پاڵ بۆکان ئاوایەکی گرنگە عمارەتێک مزگەوتێک ئەم مزگەوتە کە ئێستاکە ئێمە لێرەین مزگەوتی سوور ناونراوە لە سەردەمی قاجارەکان دروستکراوە لە ساڵی 1328 کۆچی مانگی مەحموود ئاقای ئیلخانی زادە ئەم مزگەوتەی کردوێتەوە کە دەیتە ناوەوە ئەوە ژوورێکی لێیە سەکۆیەکە ئەمجار بە کۆڵەکەی دارین ڕازاوەتەوە بنمیچەکان یان سرمیچەکەی دارە ئەم شوێنە لەوانەیە بۆ ڕێوڕسم و هەروەها لەوانەیە بۆ پرسانە ئەو جۆرەشتانە بێ لێرەوە ئەڕۆیت دەرگایەکی لێ ئەڕۆیتە ناو ژووری ئەسڵی مزگەوتەکە لە هێوانەکەەوە کە دەیت سەکۆیەکی لێیە دەیتە ناوە ئالەم دەرگاوەیە مزگەوتەکە بە خشت و لەگەڵەوەشە بنەڕەتەکەی بە بەرد کراوەتەوە واکە ئەڵێن 20 مەتر بنەڕەتی هەیە لە ژێرەوە گۆمبەزیەکی هەیە یەک گۆمبەزیە و بە هەروەکە ئاماژەم کرد بە خشتیش کراوەتەوە زۆر محکەم و لە بەرامبەری بوومەلەرزە و لافاوانەش مقاومەتی زۆر زۆرە چون وا کراوەتەوە هەروەکە ئاماژەم کرد لە ساڵی 1328 لە سەردەمی دەسەڵاتی قاجارەکان و لە سەردەمی مەحموود ئاقای ئیلخانی زادە کراوەتەوە با بڕۆین سەردانی مزگەوتی سووری ئاوایی حەمامیان لە بۆکانەکەی فەرموو. لەبەر مزگەوتی حەمامیان مزگەوتی سووری حەمامیان چاومان کەوت بە کاک عەزیزی قادر خەمسە لەگەڵ یاوت وێژەکەن کاک عەزیز باشی وەخت و بەخێر بێ چەند ساڵ تەمەنتە؟ وەڵا 90 ساڵێک دەبم 90 ساڵ لەبیرت نایە ئەم مزگەوتە بۆیان گێڕابیتەوە چۆن بوو؟ دایکم لە قوڕەکاری ئەوەدا بۆ هەمووی بۆ جێڕامەوەتەوە میعمار باشیەک تورک بۆ خەڵکی لای ئەو مەراغە و ئەوانەیە لەوێ ئەگەر مزگەوتی سووری مەهاباد مزگەوتێک لە لای پیرانشار و ڕزاییە ئەو دوانەشی دروست کردووە ئەوەش نیوەی ڕەنگ کرد نیوەکەی بۆ ڕەنگ نەکرا مرد بەڵام مرد ئەوە دروست کردووە ئەوە نمونەیە. دەکرێ بکوترێ داهێنەری دروستە داهێنەری ئەم شێوە شێعران داهێنەری ئەم شێوە شێعران ئەم شێوە شێعران بەڕێز میرزا برایمی خاچۆ سۆسان حەسەن زادە مامۆستای وانەی کوردی ڕۆژنامەوان چالاکی مەدەنی و
و زۆر کاری تریش لەگەڵ یا قساکەین بزانین لە چه بوارێکی تریشە چالاکی هەیە لە شاری بۆکان لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچە لەگەڵیان هاوت وێژەکەن خات سۆسەن ئەم کاتەوە باش ژیانتان باش کاکیان بەخێراتن. زۆر کورت لەسەر خۆتان لەسەر ئەو کارانەی کە کردوتانە بۆمانێ باسکەن تا بڕێن سەر باس ماباقی پرسیارەکە. لە سەرەتادا من لە وانەوێژی زمانی کوردیەوە دەستم پێ کرد ڕێنووسی زمانی کوردی لە شار و دێهاتەکان کە بۆ خۆم لە ساڵی 1370ەوە دێهاتەکان بەتایبەت دەگەڕم دەچم دەرسیان پێدەڵم و لە شاری بۆکاندا ناوەندەکەیمان کە هەمیشە بەردەوام کلاسمان هەیە و لە چەند شاری دیکە لقی ئەو فێرگەیەمان هەیە. ئەوەم لەبیر چوو باسی بکەم دەرچووی زانکۆی بەشی مافیشی وانە؟ بەڵێ واتە وانەی زمانی کوردی لە ئەوایەکانی بۆکان و سەقز زۆربەی شارەکانی کێش وەکو بانا وەکو سانی قەڵا وەکو میاندووە و وەکو پیرانشار ئەوانە شوێنی تۆ شوێنی نیشتە جێبوونت بۆکانە بۆ ساین قەڵا بۆ بانە بۆ ئەو شوێنانە چۆن ئەڕۆشتیان ئەمای تۆ لەوێ یان هاتوچۆتە کرد چۆن ئاسان ئەوانم تۆزێ کورت بۆمان باس بکە. پێشتر کە دەچمە دێهات ساڵی 89 دێهاتم دەست پێ کرد ئەو کات دەمامەوە بەڵام دواتر کە ماشێنە خۆم بوو هاتوچۆم دەکرد یعنی وا بوو لە ڕۆژێکدا 5 دانە دێ دەچوم بۆ تا 12 شەوە دەرسم دەکتەوە. ئەوانەی کە هاتن فێر ببن کێ بوون منداڵ گەنجیان بە تەمەنیشی تیا بوو؟ تەمەنەکانمە جیاوازی نەبوو تەنیا ئەوەی کە سێ سەرەتایی سەواد بایە ئیدی تەمەن تێدا بوو 8 ساڵ و 9 ساڵ سێ سەرەتایی تا زۆر تەمەنی سەرێ 6 ساڵ شاید زیاتریش زۆرجار. ئەمجار چالاکی ترت چی بووە بێجگە لەوانەی کە وەکو مامەسای وانەی کوردی چی ترت کرد؟ لە ئەنجومەنی ژینگە پارێزی بۆکان لەوێ 2 ساڵ ئەندامی لیژنە بووم بەڕێوەبەرایەتی ساڵی 1392 دوای ئەویش چەند ساڵێکی پێش و ئەگە دروست لە بیرم بێ ساڵی 94 بوو کە بۆ خۆمان ئەنجومەنێکی دیکەماندانا بە نەوی ئەنجومەنی ژینگە پارێزی وڵات کە چەند لە قیشی بوو لە شار و دێهاتەکانیش. لە بواری ڕۆژنامەوانی لە بواری ڕۆژنامەوانی لەگەڵ چەند شوێنێک کارم کردووە بەڵام تەنیا لە بەشی کوردیدا یعنی کە کاریشم کرد بێت لە زۆربەیاندا وەک سەردەبیر و بەرپرسی بەشی کوردی کارم کردووە بابەتیشم نووسیوە شاریشم بڵاو بۆتەوە بەڵام زیاتر وەک تەئید و ڕەدی بابەتەکان وەک پێداچوونەوەی بابەتەکان و ئەوانە. لەگەڵ ئەوەش بەرهەمت چاپ و پێشکەش بە کتێبخانەی کوردی کردووە نیە؟ بەڵێ چاپ بەسەرتا تا ئێستا کتێبێکی ڕێنووسی کوردی کە چاپ بووە ساڵی 1395 بوو ئێستا و چاپی دوی خواردەوە لاتینەکەیەوە چاپی خواردەوە و ساڵی 1395 کە نۆ کتێبم ئامادە کرد هەر فێرکاری ڕێنووسی کوردی بۆ منداڵان 1 تا 9 سەرەتایی بەڵام لە تاران هەر جوابی ناتەوە کە چاپی بکەینیان نا ئەومان ڕاگرت دوای ئەو دەستم کرد بە ئامادەکردنی 3 دانە کتێبی دیکە هەر فێرکاری بەڵام کۆناغەکەی بڕێک فەرقم خست بۆ سەرەتایەکان ینی 1 تا 6 کتێبێکم نووسی بۆ 7 تا 9 کتێبێکی دیکە 10 تا 12 کتێبێکی دیکەم نووسی کە تەنیا ڕێنووز نەبوو بابەتی دیکەی زانستی تێدا بوو شاری تێدا بوو فۆلکلۆری تێدا بوو چیرۆکی فۆلکلۆر پەندی پێشینیان مەتەڵ و ئەوانە کە ئەویش ئێستا لە ژێر چاپدان هەرسێکیان تا ئێستا لە چەندانە گوندی کوردستان کتێبخانەی کوردی مەنداناوە وەکو دێی وەتەمیش کە سەر بە مەهاباتە وەکو خۆرخۆڕا زاواچێ و
ئەوانەی لە بیرم بێ گوێک جێلەی کە سەر بەمیان دواوە کوردنشینان دوایش گاگەش کە هەرسەر بە مەهابەتە و لێرە دوورە لە بۆکان بەهۆی لەباری کەشوهەوا و هەروەها خاک و هەبوونی ئاو زەویەکان ئەوە ساڵانێکە ئەکرێن بە سەوزە لە میراوێ لە کۆستاوە لە دەوروبەری بۆکان سەوزەی زۆر جوان و بە تام و بۆنێکی تایبەتەوە هەر ماڵە و مەزرای خۆی ئەکات بە سەوزە و ئەمجار کاتێکیش سێریەکەی دیمەنێکی زۆر جوانی بەخشیوە بە ناوچەکە. نێو باغەکانی میراوە و کۆسە هاتوونەتە لای حاجی عەلی کە نزیکەی 80 ساڵ تەمەنیەتی لە نێو باغەکەی و ئەمانەوەی لەگەڵیان ناوتی وێش بکەن. حاجی خۆت هەر خەڵکی بۆکانی تقریبا لە زمان شاوە لێرە لە ئەسڵدا خەڵکی کوێی قڕوچا ئەرەوەڵا قڕوچای گەورکاتی بەڵێ چەند ساڵە لێرەی وەڵا تقریبا لە زمان شاو من لێرم ینی هەل لە بۆکاندام ئەرەوەڵا 20 ساڵ شا لێ زەبتەغانمەیە لە نێو مەزراکان لە نێو زەویەکە چییە کێڵن وەڵا کەوەرە و سەوزی و جەبحەری وبی ئەنواعی سەدەدی شێڵین ئەرەوەڵا هەناردەیەکەن بۆ شوێنەکانی تر یا تەنیا بۆ خۆتانە بێ بۆ خۆمان کوڕەکان کار دەکەن و مشتری نیر دادێنی بوونە شە بۆ بڵاوکەن دیفرۆشن یانێ لە نێو شاردا مشتریتان هەیە بەڵامانە نایە خەڵک نایە لەسەر مەزرا بۆتن لێتان بکڕێ دەشێن وەڵا زۆریش دێن باخەکانی دەوروبەری بۆکان ڕازاونەتەوە بە میوەی بڵاڵوک یان ئالوبالو زۆرێک لەو باخانە بڵاڵوکن تامێکی زۆر خۆشیان هەیە و تەنانەت زۆر جار بۆکان بە شاری بڵاڵوک ئەناسن ئازیزان من لە ئاوایی حمامیانم لە بۆکان ئێستاکە لە ناو حەوشی کۆشکی ئیلخانی زادەم لەبەر عەمارەتەکە لە پشت سەری من ئێوە ئەو عەمارەتە ئەبینن هەر وەک مزگەوتی سووری حمامیان ئەم عەمارەتەش لە سەردەمی قاجارەکان و مەحموود ئاغای ئیلخانی زادە کردوویەتەوە بڵێن معمارەکەی هەر لە خشت و بنەڕەتیشی لە بەرد و ناوەندی دەسەڵات بووە دارالحکومە بووە لەگەڵ ئەوەش بڵێن ناوەندی قەزاوەت و دادوەری بووە لێرە ئەڕۆین سەردانی کۆشک و عەمارەتی ئیلخانی زادە یان مەحموود ئاغای ئیلخانی زادە لە ئاوایی حمامیان لە بۆکانەکەن فەرمووی
عزیزان لە شاری بۆکانین پێمان باش بوو بگەینە خزمەتی کاک ئەمیری حەقیقی کوڕەزا و نەوەی مامۆستا حەقیقی خۆیان ڕۆژنامەوانن و کار و چالاکی ڕۆشنبیری و فەرهەنگی ئەکەن پێمان باشە لەگەڵیان ناو توێژێ بکەین ئێوەش هاوڕێمان بن کاک ئەمیر ئەم کاتەوە باش سپاس دەکەم کاکیانی بەڕێز زۆر بەخێرێ ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویستان من ئەمیری حەقیقیم ماوەی چەند ساڵێک دەبێ وەکو دەستەی نووسەران وەکو بیراستارێک لە گۆواری بۆکان لە خدمەت فەرهەنگی شارەکەماندام و لە جودا لەوانش خەریکی کاری ویراستاری چەند کتێبێک بووم کە بەرچاوترینیان دەتوانم بڵێم دۆستی بلیمەت و خۆشەویستم کاک بێروزی ئەسراری دوو کتێبی یەکیان دەوایری بیمەرکەز لە تاران لە ئینشارەی تەدبیری ئومید چاپ بۆ کتێبی فۆرمی معناگەرا کە لە حوزەی هونەری تاران لە چاپ دەدرێت لە داهاتوودا ئەوانە ویراستاری کردو دقی چەند فیلم نامە کە یەکیان لە بابەت مەرحومی مامۆساقی وەکو باپیرم و مستەنەدێکیش لە بابەت شاری بۆکانەوەیە وەرگێرانیشم بۆ ئەلان ماوەی هەژمانگێک دەبێ بە ئیزنی خودی دکتۆر بەڕێز دکتۆر فەرهاد پیرباڵ کتێبێکی خەریکم کتێبێکی زانستی وەردەگەڕێنمە سەر زمانی فارسی و بە زووی دێتە بازارەوە زۆر باشە کاک بێروزی ئەسراری کە لە پشت کامێرەیە و ڕێز و سڵاو بۆ ئەوە ڕێز و سڵاویش بۆ دکتۆر پیرباڵ کە ئێمە هەمیشە ئەیان بینین کە بە تایبەت ئالەم ماوەیە کە بەداخەوە ئاوا وەزعەکە پێش هاتووە بۆیان ئەگەر بکرێ ئێمە بڕۆینە بواری ژیانی مامۆستا حەقیقی لە ڕوانگەی ئێوە ئێمە مامۆستا حەقیقی چۆن بناسێت بەر لەوەی کە باسی مامۆستا حەقیقی بکەم دەبێ بڵێم بابەتێک هەیە لە داهاتوودا ماڵی مامۆستا حەقیقی دەبێتە بنکەیەکی فەرهەنگی و کولتوری لە بۆکان ئەو ماڵە ساڵی 1342 هەتاوی دروست بوو تا دەتوانین بڵێن نزیک ساڵی هەشتا ئاوەدان بوو لە دوای هەشتاوە شارەداری بۆکاندی کرێتەوە ئەلان خەریکن تامیراتێک تێدا دەکەن جوانکاری تێدا دەکەن ئەو جگە لە نەزەریان گرتووەکو بنکەیەکی فەرهەنگی وەک شوێنێکی کە هەم زۆر کەس لە دەرێ من دەبینە دەڵێ مەسەن شتێکی قەدیمیمانەیە پێمان خۆشە وەکو موزەیەک هەرچەندە موزە دەبێتە شوێنێکی کولتوری بۆ خەڵکی بۆکان من پێم وایە ماڵی مامۆساقی تەنیا ماڵێکە لە تەواوی ڕۆژهەڵاتدا لە سەدا 90 نووسەران و ڕۆشنبیرانی چ باشوور چ ڕۆژهەڵات سەردانیان کردومانەوەیان کردو من بەڕای من پێم وایە ئەو ماڵە مقدسە و ئەرکی هەمومانە ئەرکی تەواوی خەڵکی شاری بۆکانەکە ئاگاداری ئەو ماڵە بکەن مامۆستا حەقیقی دەتوانم بڵم شاعرێک لە 1905 زاینیەوە وەکو 1280 هەتاوی هەتا 1375 ژیانێکی دوور و درێژی بۆ دەتوانین بڵێنەوە دوو چەند ساڵێکی ژیان بەسەر بردووە و ژیانێکی پڕ پیت و بەرەکەت چوار قۆناغی دیوە یەکێک لەوانە شەڕی وەڵی جیهانی کە ئاوارە دەبێت بەسەرهاتی دەبێت لەو شتەدا دوای شەڕی دووهەمی جیهانی کۆماری مەهاباد بەشداری بۆ وەکو شاعری میلی و شۆڕشی گەلانی ئێران بۆ هەمویان هەڵوێستی بۆ چوونی بۆ وەڕای خۆی دەربڕیەوە لەو بابەتانەوە ئێمە ئەگەر بڵێن شعری مەولانە غەزەل مەسنەویە دەتوانین بڵێن شعری شاعرانی ڕۆژهەڵاتی ئەو سەردەما بە جۆرێک قەسیدەیەکی حەماسی دەتوانین نێوبەرین و لە باری ناوەڕۆکەوە دەچێتە نێو شعری پند و ئامۆژگاری و ئەندەرزەوە دیارە ئەو شعرانە بە نوعێک ئاتیفین تەعەقولی و لزومێکیشی نییە تەعەقولی بێ چون ئێمە فیلسوفمان نەبوو شاعری عارفمان بوو مامۆساقیەکی لەو عارفانەیە کە لەو سەردەمەدا شعرەکانی دەچێتە خۆناغی عێرفانەوە شعری فەلسەفی من نابینم شاعری کورد شعری فەلسەفی بوو بێ ولا فارزاگە ئیبنی ئەمینێک بوو بێ زۆر پێشوازی لێ نەکراوە دەتوانین بڵێن مامۆساقی لەباری کەسایەتیەوە شخصێتێکی باڵانسی بۆ شخصێتی بە جۆرێک و ئەو کەسایەتی هاتووەتە نێو شعرەکانیشەوە نە سۆبژێکتیوە تەواو نە دەروونگەرایە نە بۆ دەرێ زۆر دێتە پێشێ شاعری شعرێکە کە دەڵێ دڵم ماتی غەمی هیزرانی تۆیە نەخۆشی دەردی بێ دەرمانی تۆیە هەرو شاعرە دێتە جۆرە شعرێکی کەەوە دەڵێ ڕاپەڕن کوردی نەبەز ڕاکەن و خێرا بگەنێ بۆ بەشی خێنی گەشی باوەشی دایکی وەتەنێ
دیزا ئەو شاعرە ئاوا دێ باڵانسێک دروست دەکات پاسەرنا قسەیەکیە دەڵێ شاعر ئەگەر هەر بێ لە خەڵوەتی خۆیدا شعر بڵێ وەکەوە دەنگی گەڵای دارستانێک دێ خۆشە بەڵام هیچ شتێکی عجیب و غەریب نییە. دەتوانین بڵێن ئەگەر باسێکی ئاخرین باسم لە مامۆستا حەقیقی باس بکەم، مامۆستا حەقیقی مامۆستا هەژار زۆر بە جوانی لە دوو نامەدا لە کتێبی هەژار لە لووتکەدا باسی مامۆستا حەقیقی دەکات، زۆر بە وردی باس دەکەن. پێم وایە جوانترین پێناسەی ئەوە بوو. ئازیزان بۆ ئەم بەشەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری بۆکان پێمان باش بوو بگەینە خزمەتی هونەرمەندێکی دەستڕەنگین، مامۆستا خدری مستەفازادە کە خۆشنووسە و کلاسێکی خۆشنووسیشی هەیە. ئەمانەوەی لەگەڵیان ناوتوێش بکەین باشتر لەگەڵیانە ئاشنا ببین و بەرهەمەکانیشیان ببینین. کاک خدر ئەم کاتەوە باش. کاتت باش. چۆن بوو هاتیتە دنیای هونەر؟ لە دەورانی سەرەتایی خوێندنمدا عەلاقەم بوو بە نووسین. ئەوە بوو کە تا دوای دیپلۆمان وەرگرت دەرسێکمان بوو بە ناوی خۆشنووسی، لێوەوە بە تۆر جددی و کلاسیک دەستم پێ کرد. یەکەم مامۆستات کێ بوو؟ مامۆستا ئەحمەدی عەبدوڵڵا یەکەم مامۆستای من بوو. بە شێوەی تایبەتیش ڕۆشتویتە کلاسیان هەر ئەو کلاسانێکە لە قوتابخانە ڕۆشتی؟ نەخێر، بە شێوەی تایبەتی من چوومە خدمەت مامۆستایانی تەرازی ئەوەڵی ئێران وەکو مامۆستا عەباس عارف و سەداقەتی جەباری. ئەوە لە تاوەتە مەقتایەک ڕۆشتووە؟ من تا مەقتای فەوقی ممتاز چووم. دەوبانتریش هەیە؟ دەورەی ئوستادی. یعنی ئەتانەوە بگەنە ئەو شتیان بە دوایەوە هەن یان خودازادیەوە تەشخیصی ئاساتید و تارەزاوەڵەکانی ئەڕۆنە کوێ بۆ ئەوەی کە وەکو بێژی بۆ ئیمتحانەکەی بۆ ئازمونەکەی؟ بۆ ئازمونە جەدیدەن بە تازگی ئەنجومەن خۆشنویسان تەرحێکی داوە داوەتی کردووە کەسانێک کە مایلن شرکت بکەن لە ئازمونە ئوستادیدا ئاسار دەدەن، دوایش ئیمتحانی ئازمون عەمەلی هەیە. تا ئێستا پێشانگە و شتیوات بووە مامۆستا؟ بەڵێ، هەم لە بۆکان، لە ڕزاییە، لە تاران، لە سەنەندەج بەتۆری جەمعی پیشانگەهای جەمعی. باوەڕت بە لێقە هەیە مامۆستا؟ بەڵێ. ئێمە سەردەوی من قوتابخانە یەکێ لە شتەکان کە هەمیشە تاکیدیان نەکرد ئەیانوتە بێ حتمما ئەو جۆهەرە و مڕەکەفە ئەو شتەی تێکەن بۆەوە ناڕژێ. ئەمجار باشترین مڕەکەب چییە؟ باشترین مڕەکەبێکە کە دەستسازە و ماندگاری هەیە، ڕەوانە و کەمبارقە. خۆتان دروستیەکەن یا ئەیکسێنن؟ نەخێستێنی. لەسەر کلاسەکاتن بۆمان باس بکە. لەسەر کلاسەکانێمە دوو شێوە شاگردمان هەیە، نەوەیان کە هەر بۆ دەستنووسی دێن شێوەی خودکار و نەوەی بازێکیان بۆ درشتنویسی دێن کە ئەسلی کاری خۆشنویسیە. خەتی ڕێزی شت بچووکی وردی شت خۆشە مامۆستا؟ دەنووسین، خەتی ڕێزی شەر دەنووسین. خودکار بە خۆشنووسی. تەخەسوس و تایبەتی ئەوە چێ؟ نەستەعلیقە نەسخە چییە؟ ئەمە نەستەعلیق دەنووسن. بەڵێ. لەگەڵ نووسینی نەستەعلیقە بڕێکجار ئەڵێن حاڵەتی نەستەعلیق حاڵەتێکی بڵێن وەکو سەما وایە، وەکو شتێک ئاوا، لە پاڵیان موسیقایش گوێگری؟ بەڵێ حتمما.
خەتی نەستعلیق کە بە عروسی خوتوت مەشهورە یابووکی خەتەکان بە ئلەتیەوەی کە حاڵەتێکی داوەرانی زۆرە و لەبارەی ڕەوانیەوە خەتای داوەرانی نەرمن سەیالن بۆیە خەتی نەستعلیق خەتێکی هەم مشکلە هەم جوانە. ما باقی خەتەکانی تریشە نووسیت؟ نەخێر خەتی شکستەی نەستعلیق دەنووسن. زۆر باشە. موسیقی چی گوێگری مامۆستا؟ موسیقی سنەتی. بەڵێ. کوردیش گوێگری؟ بەڵێ. بەڵێ. ئەو کەسانی کە دێنە لای ئێوە ئیسا کەسێک کە ئێوە ببینێت و دەنگتان ببیستە حەز بکە لە کلاسەکانی ئێوە بەشدار بێ ئەبێت چی بکە؟ مراجعە دەکا لێرە سەبتی نێو دەکا و ساعتی کلاسەکان دەپرسێ و لێرە شرکەت دەکا. عنوان و ئادرسەکەشتان بڵێن لەکوێوەی؟ ئادرسی من بۆکان خیاوەنە ئەمزوش پەروەرەش کوچێ کاتی یەک. ئەوەی لە ماوەی ڕابردوو پێشکەشکرا بەشی یەکەمی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بوو لە شاری بۆکان تا بەشی دووهەمی ئەو بەرنامە شاد و بەختەوەر و ماڵتان ئاوان بێت. وەک شەفڵە شێلێ ئەی زەرزەن